زێڕی زەردی تەقتەق کە هەنجیرەکەیەتی و زۆر بە تام و لەزەتە پێگەییوە و لە بازاڕە خواستێکی زۆری لەسەر لایەکی تریشەوە مژدەی خۆشەوەیە کە سێرەی گەلاوێش کەوتووە ویتر ئەم گەرمایە بەرەو کۆتایی دەڕوا و فێنێکی ڕوو لەم ناوچەیە دەکات بۆ چەنەواڵێکی دیکەم بۆ هێناون ساڵتان لەبێت لەناو هەنجیری کوردستاندا هەرگیز نابێت تەقتەق و قەرەناو لەبیر بکرێ ئەوانیش بەرهەمەکەیان زێڕی زەردە و هەرکە پێگەیی ئیتر بە عەرز ناکەوێت ئەلوەی قەرەناو لەگەڵ دەستپێکی هەموو بەیانیەک زیاتر لە 150 جوتیار خۆیانی پێدا دەکەن و تا هەنجیرە پڕ لە شیلە و زەردەکەیان بفرۆشن بەهۆی پرفرۆشی هەنجیرەکە لە شارەکانی هەولێر، سلێمانی، کەرکووک، تەکیە، چەمچەماڵ و بازیان بە تایبەت دێن بۆی. هیواوەلی جوتیارە لە سنوورەکە بە 1964 وت هەنجیرەکەی ئێمە ناوبانگی لە هەموو شارەکانی کوردستان هەیە و کڕیار هەیە بەیانی سەعات 4 دێتە ئەلوەی قەرەناو تا بەدەستی خۆی لەم هەنجیرە جوان و شیرینەی تەقتەق بباتەوە وتیشی. ئەمساڵ بەهۆی ساڵتەڕی و بارانی زۆر بەرهەمەکەمان تاخیر بووە و تا ڕادەیەکیش کەمی کردووە بەڵام ئەوە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە خواستی خۆی هەر لە دەست نەداوە. بەپێی ئەزمون و تێفکرینی جوتیاران لە 5 مانگی ئابەوە ئەستێرەی گەلاوێش دەکەوێت و ئیدی کەشوهەوا بە هێواشی بەرەو فێنکبوونەوە دەڕوات و شەوانیش درێژتر و فێنکتر دەبن. حاجی عەباس جوتیارێکی دنیادیدەیە لە دەشتی بتوێن و 40 ساڵە سەرۆکاری لەگەڵ کشتوکاڵدایە ئەو دەڵێت هەرچەندە 10 ڕۆژ پێش کەوتنی گەلاوێش گەرما دەگاتە لووتکە بەڵام لە دوای 15 بۆ 20 مانگەوە گەرما بە تەواوی پشتی دەشکێت. ئەو جوتیارە ئاماژە بە نیشانەیەکی سروشتیش دەکات و دەڵێت دەرکەوتنی باڵندەی پەپ و سلێمانە لە دەشتەکاندا کە پێشتر لە کوێستانەکان بووە مژدەبەخشی کەوتنی گەلاوێژە و دەشڵێت دوێنێ پەپ و سلێمانەی بینیوە. هەروەها نیشتنی ئاورنگ لە سەر گیا لە بەرەبەیاندا نیشانەیەکی دیکەیە بۆ جوتیاران تا بزانن تینوێتی زەویشکاوە و لەمە و دوا ڕێژەی ئاودانی کێڵگەکانیان کەم دەکەنەوە. پارەگۆڕینەوەش نۆرەی تێکەوت جا ئەم کووردە هەر بەشی نۆرە و سەرەیە لە ڕۆژاوا بۆ پارەگۆڕینەوە و لای خۆشمان بۆ بنزین و چەند شتێکی دیکە. لە حەسەکەی ڕۆژاوا حکوومەت پارەی کۆن دەگۆڕێتەوە بە پارەی نوێ بەهۆی کەمی بنکەی گۆڕینەوەی درا و خەڵک بە کاتژمێر لە نۆرەدا دەوەستن. هەر بنکەنا پارەی نوێش کەمە خەڵک دەترسن ماوەکەی تەواو بێت و فریای گۆڕینەوە نەکەون هاوڵاتیان داوا دەکەن بنکەی زیاتر بکرێتەوە و کاتی زیاتریان پێ بدرێت بەهۆی ئەم دۆخەوە مامەڵەی بازاری دراویش پەکی کەوتووە ئەمەش بۆتە هۆی سزبوونی بازار. ویستم هەرەوەتان بیربێنمەوە کە بەشەکەمان تازە هەر نۆرەیە دەبێت سەبری ئەیوبمانە بێت و تەنیا بەرگە بگرین بەدەست سەرەوە. جاران کلاش تەنیا بە یەک شێوە و یەک دیزایانی ڕەسەنی کوردی دەهاتە بەرچاومان بەڵام ئێستا مۆدیلێکی نوێ کەوتۆتە بازارەوە کە تێکەڵەیەکە لە کەلەپور و مۆدێرنە ئەویش کلاشی کالەییە و دەستکردی خۆمانەیە. بیرۆکەکە زۆر سادە و لە هەمان کادا سەرنجڕاکێشە. بەشی سەرەوەی پێڵاوەکە کلاشی ڕەسەنە و ژێرەکەشی بنی کالەیە. ئیتر تۆ ئارەزووی هەر ژێرە پێڵاوێ بکەی جاسکێچەر بێت یان هەر جۆرێکی تر دەتوانیت بەو ژێرە کلاشێکی مۆدێرن دروست بکەیت. لە هەمووی گونجاوتر بۆ خەڵک نرخەکەیەتی تەنیا 12,000 دینارە. وەستا زاهیر عەلی لەسەرەوە بە 1964 وت خواستێکی یەکجار زۆری گەنجانی لەسرە تەنانەت گەنج هەیە ئەوەندە ئارەزووی دەکات لە هەموو ڕەنگەکان جوودێک دەبات و دەیکڕێت. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.